تۆ بۆیە ئەڕۆیتە ئەوێ بڵێ ئیسلام حەلا، بۆیە ئەڕۆیتە ئەوێ بڵێ با مەشروعی ناشەرعینەیە. من لە زۆر شوێنەوتوم کە لەو چە بیسی بێتان کابرا ویستیان کاکە لە جای بسم الله بسم الشعب بنووسە، ویستیان ڕیبا بکەنین، ویستیان جەندەر بێنە ناو وڵاتی خۆمانەوە، یعنی وای لێ بێت تۆ لە بەشێک لە یاساکانی کوڕەکەت بە قسەت نەکات، کچەکەت بە قسەت نەکات. کێ من کە ئەڕۆمە ئەوێ ڵێم ئەمە من نەخێر بۆ ئەمە، هەوڵ نادا ئەو شوێنانەی کە قماری تیا ئەکرێت و ئەو شوێنانەی کە یعنی لە دەرەوە ئەبینی ملەتەکە تووشی دەیان نەخۆشی بوو لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەموو خوشکێکی بەڕێز لە وڵاتانی تر ئافرەت دێت و خەڵکیش ئەزانێت لەکوێ تاوانەکەن. هەوڵ نادا ئەم دوو لە ڕوێوە بێ ناموسیە ئەم زەرەرە ئەم نەخۆشە گەورانە لە ملەتە دوورخاتەوە مناڵەکانمان ڕێگەیان لێ تێک نەچێت. جا ئەو کاتە کابرا خۆی ئێستا دەسەڵاتی هەیە و شەرعەکەی خوای پەروەردگاری پشتگوێ خستووە، ئەڵێ هەر حزبێک ئیعلانی کرد ئێمە تەطبیقی شەریعەتی خوای گەورە ناکەین، أو كسيك يارمتيان بدات مساعدة من ينادي بعدم التطبيق الشريعة الإسلامية فهذا لا يجوز، أو حكمك حرام أي شيء، بل يؤدي بصاحبه إلى الكفر. بلكو سر رأيك يا شيء وكسيك لقل يعني بيارمتي دريان داستر برو كفر رأيك يا شيء. لا مسألة خسخاني بخشين جاري وهي تو الروي دكتورك 3000 أديت أم دكتورة بلام لشوين تده 1000 و 15000 درمانيك جاري وابو دكتورة كان کەزانیان نەخۆشەکە پارەی نییە خۆی لە خوارە نووسێتی کاکە پارەی لێ وەرمەگرن. ئەمەی کە ئەبینی کە نمونەی جوان کە تەقدیمەکرێت دکتۆرە لە وەزیرە لە ئەندا پەرلەمانە یەکێک لە چاکەکانی عولەما ئەفەرمێ لەبەرەوە خەڵک نەڵێ ئیسلام تەنها لە مزگەوتە، هەر وایشە دین تەنها بۆ مزگەوت نهاتووە. کە هات کابرا بینی کاکەمە وەزیرە و لە ڕێگە کاتی نوێژ هاتۆن بانگەدا لا ئەدا و نوێژەکە یەکات، ئەمە دیارە لە خوای گەورە ئەترسێ. کاتێ ئەبینی ئەم کەسە دکتۆرە و خۆی خوێنە داتە نەخۆشەکە خۆتان نمونە زۆر ئەزانن هەیە کە بوو ئەڵەی کاکە ئە باشە ئەمانە سەبەبی پاراستنەکەی لەکوێوە دێت زۆر کەڕەت. شێخ الئیسلام ئیبن تەیمیە ئەفەرمێ پێغەمبەر یوسف لە دەوڵەتێکی کافرە، ڕەیسەکەی کافر بوو عەزیزەکەی، اینجا لە وڵاتێکیشە ئەم وڵاتە بوتانیان بۆ ئەم پیاوە کردووە، بوتانی ناموسیش. پێغەمبەری خوش بۆ باوکیشت پێغەمبەر بێت، باپیریشت پێغەمبەر بێت، بتکەنە زیندانێکەوە نەیوت ئەمە زوڵمە لە من کراوە لە ناو زیندانەکە خوای گەورە بۆ یەکتاپەرستی دروستی کردوین، دەستی کرە بانکردنی یەکتاپەرستی و داوەتکردنی خەڵکەکە. زانی لە ڕێگای خەوێکەوە ملەتەکە لێی قەوماوە برسیانە بێ، ملەتێکی بێباوەڕ. ئەم پێغەمبەرە خۆی داوای کرد وەکو عولەما ئەفەرمون بیکرد بە وەزیری مالیە،